تەنها هەفتەیەک ماوە بۆ ئەو وادەیەی کە وەزیری پەروەردە دیاری کردبوو بۆ بڕیاردان لە سەرچارەنووسی پرۆسەی خوێندن لەو شوێنانەی کە بایکۆتیان کردووە و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا چارەنووسی پرۆسەی خوێندن لەو ناوچانە یەکلا بکرێتەوە. هێشتا هەوڵەکانی حکوومەت بۆ ڕازیکردنی مامۆستایان بەردەوامە و باپێی زانیاریەکانی ئەنارتیش لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران لەگەڵ جێگری پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و یەکێتی مامۆستایاندا باس لە زیادکردنی دەرماڵەی هاندان کراوە بۆ مامۆستایان کە ئێستا 6,000 دینارە. هەر لە کۆبوونەوەکەدا تاوتوێیەوە کراوە پێش کۆتایی هاتنی مانگی 11 پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە. بۆ ئەو مەبەستەش حکوومەت دەیەوێت لە ڕێگەی کۆمپانیا نەوتیەکان و بازرگانەکانەوە بڕەپارەیە کۆبکاتەوە و بیدات بە مامۆستایان. دەبێ ئێمە بگەینە ئەوەی کە کۆتایی بە بایکۆت بێت بۆ ئەوەی منداڵان لە سنووری سلێمانی ئەو ساڵی خوێندنیان لەدەست نەچێت. جگە لە پەروەردە ئەنجومەنی زانکۆی سلێمانی بڕیاری دابوو خوێندن لە سەرجەم کۆلێژەکانی زانکۆ دەست پێ بکاتەوە کە 21 کۆلێژن، بەڵام لە ئێستادا تەنها 4 کۆلێژی زانکۆی سلێمانی دەستیان کردووەتەوە با دەوامکردن کە ئەوانیش کۆلێژەکانی یاسا و ڕامیاری و ئەندازیاری و پزیشکی و ڤێتێرنەرین. لە بەرامبەردا لە 17 کۆلێژی دیکە بایکۆت بەردەوامە. فۆتاندنی ساڵێکی خوێندن بۆ ئێمە خوێندکار زۆر جێگەی داخە و زۆر جێگەی ناخۆشە، بەڵام لەگەڵ ئەوەیە مامۆستایانی ئێمە بەردەوامیان بە پرۆسەکەیەوە بە بەردەوامی دەوامەکەین. ئەویش ئەگەڕێتەوە بۆ هیممەت و هەوڵی مامۆستاکانمان بەڕاستی بەرژەوەندی خۆیان وەلاوە ناوە لە پێناو بەرژەوەندی چینی فەقیر و هەژار. ئەو مامۆستایانەی زانکۆ کە بایکۆتیان شکاندووە ئاماژە بەوە دەکەن ئەوانیش هەمان کێشەی مامۆستایانی دیکەیان هەیە، بەڵام بەرژەوەندی خوێندکارەکانیان پێش بەرژەوەندی خۆیان خستووە و نایانەوێت ساڵێکی خوێندنیان بفەوتێت. لە 1 و 2 11ەوە دەستمان کردوێتەوە بە دەوامکردن و بە ئامادەبوونێکی سەرتانسەری هەم لە ڕووی مامۆسایان و هەم فەرمانبەران و هەم خوێندکارانی ئازیزیشمان. لە بەرامبەر شکاندنی بایکۆت لەلایەن بەشێک لە مامۆستایانی زانکۆوە دەستەی داکۆکی لە مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکان لە کۆنفرانسێکی ئەواڵیدا ڕایان گەیاند فشارێکی زۆر لەسەر مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ دروست کراوە، بەڵام ئەوان بەردەوام دەبن لە بایکۆتی دەوام و دەربڕینی ناڕەزایەتی. بڕیارماندەوە هەموو ڕۆژان یەکشەمەیەک ئەمە لێرە گربوونەوە ئەکەین و پەیامی تازە بڵاوەکەینەوە لێرەوە. وەزیری خوێندنی باڵای حکوومەتی فیدرال هاتووە سەردانی یاری کردووە، لەم تا ئێستا وەزیری خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان نهاتۆتە سەرخەت. هەرچەندە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بڕیاریدا بوو لە 12ی ئەم مانگە دەوام دەست پێ بکاتەوە و ژمارەیەک خوێندنگاش خوێندنیان دەست پێ کردەوە، بەڵام لە ئێستادا خوێندن لەو خوێندنگا و قوتابخانانەش ڕاگیراوەتەوە. ئاواد مەحمودیان ئارتی، سلێمانی.